ئەمە بینایەکی کۆنی هاوڵاتیەکی ناحی شۆڕشە و لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا دروستکراوە. نزیکەی 3 ساڵە بەکرێ دراوە بە تەندروستی چەمچەماڵ و مەڵبەندێکی تەندروستی تێدایە. بەهۆی نەشیاوی وێرانەییەوە ڕێگەیان نەدا وێنەی بەشی ناوەی بیناکە تۆمار بکەین. خراپی و کۆنی بینای مەڵبەندی تەندروستی سەگرمە هاوڵاتیان و کارمەندانی مەڵبەندە تەندروستیەکەی نیگەران کردووە، چونکە نزیکەی 6 ساڵە کار لە دروستکردنی بینایەکی نوێ دەکرێت بۆ ئەو مەڵبەندە تەندروستیە، بەڵام تا ئێستا نەکراوەتەوە. کارمەندەکان هەمویان هان لە ڕزالەتە و جێگا و ڕێگایان نییە و وەکو هاوڵاتیش هاوڵاتی نیگەران لەو جێگایە. ئەو جێگایە بینایەکی کۆنی هەشتاکانە داڕخواوە سەردەیەکا و خراپە کە ئەم بینایەش چاکراوەتەوە و بینایەکی چاک و باشە بۆ ناگەڕێن و نازان بۆ کارەکە چییە. لا ساڵی 2013دا ماوەی 450 ڕۆژ دیاریکرا بۆ دروستکردنی بینایەک بۆ مەڵبەندە تەندروستیەکە، بەڵام نەک لەوادەی خۆیدا تەواو نەبوو، بەڵکو کارکردن تێیدا ڕاگیرا. دواتری ژوادەی جێبەجێکردنی پرۆژەکە درێژکرایەوە. ئەگەرچی ئێستا سەرجەم کارەکانی پرۆژەکە تەواو بووە، بەڵام بە جۆری زانیاریەکان NRT کۆمپانیای جێبەجێکار بیناکە ڕادەسی تەندروستی سنوورەکە ناکات لە ترسی ئەوەی لەلایەن حکومەتەوە تەواوی پارەی پرۆژەکەی پێنەدرێت. جیاواز لە مەڵبەندی تەندروستی سەگرمە کە کارمەندی تەواوی هەیە و پزیشکیش هەیە، بەڵام لە شوێن و بینای نەشیاودان لە گەڕەکی ئاسوودەی قەزای چەمچەماڵ مەڵبەندێکی تەندروستی بە سەرجەم پێداویستەکانەوە تەواو بووە، بەڵام بەهۆی نەبوونی کارمەند و پزیشکەوە دەرگاکەی بەڕووی هاوڵاتیاندا داخرا و تا ئێستا نەکراوەتەوە. هاوڵاتیانی ئەم گەڕەکەش ناچارن ڕووبکەنە بنکە تەندروستیەکانی دیکەی سنوورەکە بۆ ئەوەی نەخۆشەکانیان چارەسەر بکەن. ئەم گەڕەکەشەوەی بین گەڕەکێکە نزیکەی 3000 ماڵی تیانیشتەجێە، نیوەی ئەو ماڵانە کە سوکاری ئەنفال و شەهیدن، هیچ خزمەتگوزارێکی تەندروستی لەم گەڕەکەیان نیە، بەهۆی نەبوونی ستافەوە ئەم مەڵبەندی تەندروستیە نەکراوەتەوە کە بەڕاستی خزمەتێکی گەوراکە بە خەڵکی ئەم گەڕەکە. لەسەر پرسی هەردوو مەڵبەندە تەندروستیەکە NRT 3 جار سەردانی بەڕێوەبەری تەندروستی چەمچەماڵی کرد، بەڵام ناوبراو ئامادە نەبوو لە بەردەم کامێرەدا هیچ لێدوانێک بدات. ڕزگار جەبار NRT چەمچەماڵ.